لە یادی کیمیابارانی هەڵەبجەکەم لە یادی کیمیابارانی هەڵەبجە داواکاری و داخوازی ئاراستەی حکوومەتەکەمەوە حکوومەت دەبوو لە چەند ساڵی ڕابردووە خۆی ئەو داواکاریانی کە هەبوو خۆی بەهاتایە لیژنەی دروست کردایە و ئەوەندە دواخستنی بەسەران نەهێنایە ئەوە یادی 33 ساڵە نزیکە بێتەوە دەبێت جارێکی تر کێشەمانەوە بێت کە داواکاری و داخوازی کەسوکاری شەیدان ئاراستەی حکوومەت بکەینەوە ئێمە شەرمەزارین لەبەردەم کەسوکاری شەیدانە کە بەجددی کار لەسەر کەیسەکانیان ناکرێ ئەمە نوێنەرایەتی کەسوکاری شەیدانەکەین خوازیارین لێرەوە پەیامێک بۆ سەرجەم دڵسۆزان و هاوڵاتیانمان ساڵی پار بەهۆی کۆڕۆناوە نەتوانرا یادی کیمیابارانی هەڵەبجە و سەرجەمیادەکان بکرێتەوە ئێم ساڵ بە ڕێنمایی تەندروستیەوە خوازیارین سەرجەم چین و توێژەکان لە هەر شوێنێکە هەن بەشداری بکەن لە یادی 30 ساڵێکی شەیدبوونی کەسوکارەکەمانە و ناشمانەوێت لە ڕۆژی 16 هیچ داواکاریەکی ڕسمی ئاراستی حکوومەت بکەین چکە حکوومەت دەزانێت کێشە و گیر و گرفتەکان چییە بەڵامەتر ئەبێ دەنگی کەسوکاری شەیدان پێشتر ئێمە ئەعلانمان بۆ کردووە کە داواکاری و داخوازیەکانمان چییە خوازیارین حکوومەت بەجددی کار لە سەرکەیسی هەڵەبجە بکات و هەوڵ بدات ململانە و سیاسیانی کە لە ناو پەرلەمانی عێراقا هەیە بۆ قەرەبووکردنەوەی زیانە مادی و گیانیەکانی خەڵکی هەڵەبجە و هەورامان و شارە زوور بەجددی خەڵکی هەڵەبجە عمری نۆحیان نییە تا چاوەڕێ بکەن چاوەڕێ ئەو قەرەبووی مادی و گیانی و کەیسی کیمیابارانی هەڵەبجە بەجددی بە جینۆساید بناسێنرێت. ئێمە لە هەڵەبجە بین خۆمان دانیشتووی مجەمەعی زەمەقین بە سەردان هاتووینە ماڵمام لە هەڵەبجە شەید کە ئەو ساتە ڕوویدا هەڵاتین بەرەو سازان بە سازان چوین خۆم بە چای خۆم بینامەن لە کاتی کیمیاکە لە هەڵەبجە ئێمە چوین بەرەو سازان لە سازان هەمان بەیەکۆ بین کە چوینە سازان من لەگە دوان سێنەکەیانە جابمە لە باوکمان چوینەوە بینین ئەو کاتە کیمیایی وەشە کیمیایی سازان ئەو کاتە بۆنی سیری لێ دەهات وەڵێ بۆنی سیر بوو براکەم ئیتر باقی تری لەو مەنتیقا زۆر کیمیایی نەبوو تەنها لێ بڵێن تێزابی بوو سووتێنەر بوو وانەکە وەی کە بەچای خۆم بیناوە پاشان من زۆرین بووم جیابم بەلەوە منیان بردە منتیقەی پاوە لەوێ شەڕەوانی کرماشان نەکردم هەناسەکە بوو بڵێن خنکێنەرەکە بوو ئەوەی تەسیرەکە لە سەرسیەکان وڵای خەڵک هەمووی سەر لە شێوا بۆ کاتە هەموو وەزع باش نەبوو هەرێکێ هەواڵی خۆی کەس هەواڵی کەسی نێزانێ ئەو کەسە محاوەلەی بکردایەکەوە خۆی دەرچێت گیانی خۆی ڕزگارکە تێگەی ئەو کاتە من عمرم وابزانم 12 ساڵ بوو وەڵاهی زۆر ئەوە بوو من مناڵ بووم ئەترسام کاتی ڕووداوانم بینا ئەترساین اینجا لە پردەکەی سازانە پڕینەوە بە چای خۆم بینم لێ حیواناتی زۆر ئەسپ بڵێن ئەسپ بوو شتێکی زۆر لێ وسا بە تارە لێدا بە هەمووی 12 جا چوومەتە تاران لەسەر حسابی حکومەت بڵێن و کاتە ئیتر و کاتانە باش بوو عیلاجەکانی 3 مانگ جارێک 6 مانگ جار بەپێی باشبوونەوە ئێنارد نەبوو تارانواتینەوە باش بوو بەڵام بەهۆی ئەم داراییەوە قەیرانی داراییەوە ئەوەش نەما گلەیی زۆرە بەڵام ئەم شارە خۆی شتی بۆ کراوە کەس ناڵێ نەکراوە بەڵام بەپێی هیچ شارەکە نییە بڵێ داواکاری شارەکە نییە شتی زۆر بۆ نەکراوە خاستن بۆ ئەم برینداری کیمیایی و شەیدانی هەڵەبجە شت کراوە بەس وەکو جاران نییە بەهۆی ئەم قەیرانیدارەیەوە هیچ ناکرد ئەم ساڵانی پێش و پارێکی زۆری تیا سەرف دەکرا تێگەی برام پارێکی زۆری تیا سەرفکراوە هیچی لە مەسەرەکە نەبووە زۆربەی ئەو پارە ئەگەر بەشیشیکە نیوەی سەرکەی بۆ ئەو برینداری کیمیانە ئەوانە قڕبە بکەیت و پێی چارمی بکەیت زۆر لەو باشترە دەستکاری شەید و برینداری چەک کیمیایی هیوادارین ئیتر بەس بێت ئەم کەم موچەی و خەڵک لە ژیانێکی سەختدایە ئاوڕێ لەو خەڵکە بنەوەت ئیتر بەسە تاکەی